دووەمیان هەندێ وشە دەڵێ لای تۆ غەریبە، ئەڵێ ئەوە چییە وشانە؟ ئەڵێ ئەوە عاید منە، خۆم لێ ێزانم، پێویست ناکات تۆ بزانی. یان لە نامەکەیدا لە دوعاکەیدا هەندێ شت هەڵەودیم دەنووسێ، ڕەمز دانا، شت دانا، ئەوە نیشانەی سحرە، بەوە دەیناسیتەوە. بەوە ئەگە پرسیاری نەکرد ئەمجا لە کردارە کاتێ دوعات بۆ دەنووسێ، دوعا باش وایە بخوێندرێ نەنووسرێ، مسڵمانان دەکات. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم کەس هیچ کاتێ نهاتووە لە سونەتدا بۆ ئەصحاب و یاوەران دوعایەکی کردبێ ئەم دوعایە بکە قەی ماڵتە، ئەم دوعایە بکە قەی سیارەکەتە، ئەم دوعایە بکە قەی خۆتە، ئەمە نەبووە. دوعایە بکە بیخە ژێری سەنیاکەی مناڵەکەت، نەبوو. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ئەوەی هاتووە لە سونەتدا کەسێک کە ئێشی بووایە دەستی مبارەکی ئەخستە سەر ئەو شوێنە و دەیخوێن بەسەریا، دوای دەچینە سەری چارەسەرەکان چی دەخوێند وە چی بخوێنین، دەیخوێن بەسەریدا پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم. یان شتێکی تر دەکرد پێغەمبەری خۆ، ئەویت ئاوم ببێنن، ئەم ئاوا هەندێ ئاەت و سوورەت هەبوو تایبەت بەوە دەیخوێن دەسەریا و ئەویت ڕۆژانە بیدە منداڵەکەت خۆت بیخۆ یان خۆتی پێ بشۆ. ئەمانە هاتووە لە سونەتدا بۆی پاک بیتەوە، ئەمە کراوە. بەڵام دوعا بکەیت و بخەیتە گرفانت مسلمان عەزیزەکان، ئەمە ئەسڵی نییە. وریابین زۆر جار لەمەوە ئێمە تووشی گرفت دەبین، تووشی کێشە دەبین. وریابین یان دوعا بڵێ دوعام بۆ بخوێنە، دوعام بۆ بخوێنە، یان خۆتان دەتوانن ئەو دوعایانە لەبەرکەن بیخوێنن بۆ ئەوەی زەررتان پێ نەگەێنێ. چونکە دوعای وا هەیە بەیانی بیخوێنە هەتا ئێوارەش زەرر لێ نادا، ئێوارە بیخوێنە هەتا بەیانی زەرر لێ نادا، نە جنۆکە نە غەیری جنۆکەش. خوا پەناماندا.